لەگەڵ هۆشداریە بەردەوامان نێودوڵەتیەکان بە تایبەت وڵاتانی ئەوروپا، ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا تاکیدی کردەوە لە بەردەوامی وڵاتەکەی بۆ گەڕان بە دوای سەرچاوەکانی وزە لە دەریای سپیناوە ڕاست و لە وتارێکدا کە تەلەڤیزیۆنی ڕسمی وڵاتەکەی بڵاوی کردەوە ڕایگەیاند ئەنکەرە بە هەموو شێوازێک بەرگری لە مافەکانی خۆی دەکات بۆ گەڕان بە دوای سەرچاوەکانی وزە لە ناوچە جێناکۆکەکان لەگەڵ یۆناندا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و هەڕەشە و سزاکانیش نابنەهۆی پاشگەزبوونەوەی تورکیا لەو هەنگاوانە. ئەردۆغان ڕاشی گەیاند تورکیا مافی تەواوی خۆی لەو ناوچانەدا هەیە کە بە ناوچەیەکی دەوڵەمەند بە گازی سروشتی دادەنرێن. ڕۆژی دووشەمەی ڕابردوو حکوومەتی ئەنکەرا کەشتیەکی گەڕان و پشکنین بە دوای وزە بە 2 کەشتی سەربازیەوە ڕەوانەی ناوچەیەکی جێناکۆک لەگەڵ یۆناندا کرد و ئەو هەنگاوەی تورکیاش نیگەرانی و تووڕێی ئەسینای لێکەوتەوە. هەر بۆ ئەو مەبەستەش وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا کۆبوونەوەیشان ڕێخست و پشتیوانی خۆیان بۆ یۆنان دەربڕی و لە هەمان کاتیشدا داوای هێوەرکردنەوەی دۆخەکەیان کرد. لە کاتێکدا کە وەزیری دەرەوەی یۆنان داوای کرد ڕێوشوێنی پێویست بەرامبەر سەرکێشیەکانی تورکیا بگیرێتە بەر، وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕێکەوتن لەسەرەوەی لە کۆتایی ئەم مانگەدا جارێکی تر کۆ ببنەوە و دۆخی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست زیاتر تاوتێ بکەن. بەڵام فەڕەنسا کە چەند مانگێکە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیادا تێکچووە بۆ پشتیوانیکردن لە حکوومەتی یۆنان هێزی سەربازی خۆی لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست جێگیر کردووە. لە لایکی ترەوە ئەردۆغان ئامادەی وڵاتەکەی بۆ گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا نیشاندا، بەڵام هێرشی توندی کردە سەر یۆنان و بەوە تۆمەتباری کرد کە مامەڵێکی خراپ لەگەڵ کەمایەتیە موسڵمانەکان و تورک زمانەکانی یۆناندا دەکات. ڕاشیگەیاند پێویستە دەسەڵاتدارانی یۆنان سنوورێکی بەپەلە بۆ هەڵسوکەوتەکانی خۆیان دابنێن و چیتر هێرش نەکەنە سەر مزگەوت و خوێندنگاکان لە وڵاتەکەیاندا بێ ئەوەی ڕوونکردنەوەی پێویست لەسەر ئەو تۆمەتانە بدات.